سڵاوتان لێبێ بەڕێزان دەمێ بەرنامەم جارە جەژنە پیرۆزە لە بەشێک لە هاوڵاتیان بکەین کە لە بەرنامەکە بەشداریەکەن و باسیەوە بکەین بزانین جەژن چۆن بەسەرە بن چ شتێکەیە کە لە جەژنە زۆر جار دووبارە بێتەوە بەڵام باش نیە وەکو بۆ نمونە تازەکردنەوەی تازەیە خۆت بەکارهێنانی تەخەمەنیەکان یاری ئاگرینەکان لە نایە منداڵەوە تا چەند گرنگە دایکان و باوکان لەو ڕۆژانی جەژنە چاودێری منداڵەکانیان بکەن بۆ ئەوەی هەم مناڵەکان سەلامەت بن هەم چواردەوریشان بێزار نەکەن ئەم پرسیارانە و جەژنە پیرۆزە لەگەڵ بەشێک لە هاوڵاتیان ناکەین ئێوەش بینەری بەرنامەکەمان بن فەرموو لەگەڵمان. سڵاوتان لێبێ باشی کاکە جناب بسوورین جەژن پیرۆز بێ جەژنی جنابیش پیرۆز بێ ناسک جەژنی تۆش پیرۆز بێ جەژنی پیرۆز بێ بەخێر بێن گیانەکەی من بزانم سبەی یەکەم ڕۆژ جەژنی قوربان ئەگەر بێتە ئێرە چی شتێکی جەژن زۆر بەرەزت و خۆشە بەرام هەڵبەتە پێش هەموو شتێک جەژنی قوربان لەسەر جەمگەلی کورد پیرۆز بێت پیرۆز بێ لە جنابیشتان کەلعادە وەکو هەموو خەڵک بەیانە هەڵاسین شتەکە تەمەن حازرە ئەنجام فاسۆلێ و قەیسی حیاتەکەیە تامل لەزەتێکی تایبەتی ئان زۆر تایبەتە زۆر تایبەتە فعلەن باشە جەژنی ئێستا لەگەڵی جارانە بەگشتی خەڵک گلەی هەیە ئەڵێ ینی عەلاقەی کۆمەڵایەتیمان کاڵ بۆتەوە ئێوە جەژن چۆن بەکارێن بۆ ئەم عەلاقە کۆمەڵایەتی جاران بەهێز بوو ئێستا تۆزە گەرمی بکەینەوە شۆرێک لە جۆرەکان پەیوەندی کۆمەڵایەتیمان بەهێز بکەینەوە جارێکی بەڵێ وەرە کچم عەفو ببوورە طبعا هۆکاری سەرەکی بەڕێی من ئەم تۆڕە کۆمەڵاتیانەیە بەڕاستی دەورێکی زۆر زۆر سلبی خراپی ژێڕاوە وای کردووە پەیوەندە کۆمەڵاتەکان زۆر کەم بێتەوە و زۆر کاڵ و کرچی پێوە دیار بێت بۆ شێوازێ بەڵام ئینشاءڵڵا ئێمە بێت کارێ بکەین کە بەڕاستی پەیوەندی کۆمەڵاتەکان پتەوتر بێتەوە سەردان زیاتر بێت ئینشاءڵڵا پشت بەخوای گەورە جوانەکانی جەژنی قوربان قوربانیکردنە ئەمە دیستان هۆکارێکە بۆی ئەو قوربانەیە نیری بۆ دەرو دراوسێ و کەس و کار و خەڵکی هەژار پەیوەندیەکی ینی کۆمەڵایەتی دروست دەکاتەوە ئەگەر یەکێک ڕەنگە شتێکیشی چوبێتە دڵ ببوونێەوە ئەو قوربانیەوەیتر نامێنێت زۆر زۆر ڕاستە 100% طبعا ئێستا برادێکم لێو باسیەوەمانە کرد جوانترین شتی ئەم جەژنە قوربانیکردنە بەڕاستی ینی کە تۆ قوربانیەک یاخود قوربانیت بۆ دێت بەڕاستی هەر بە هەست بە ئاسوودەیەکی دەرونیەکەیت بۆ شوەیە کە جەنابەت باس کرد فعلەن ئەم شتە زۆر تەواو نۆ جەژنەی پێ دەڵێن کەسێک خۆشەویستێکی لەدەست داوە یەکەم جەژنی دوای لەدەستدانی تازەکە دووبارە کاتەوە ئەم حاڵەتە چۆنە بینی ینی تا چەند گرنگە لە جەژنان بەو حاڵەتەوە کە هەم لە ڕووی دینیشەوە باش نییە هەم لە ڕووی کۆمەڵایەتیشەوە تۆ جۆرێک لە ناخۆشی بە چواردەورەکەت طبعا زۆر زۆر ڕاستە میش هەمان ڕێی جەنابتم هەیە پێم وابێت زیاتر خۆمان سەرقاڵ نەکەین بە مردوەکانەوە مردم خی گەورە عەفویان کە و خوا لە گوناحیان خۆش بێ ئینشاءڵڵا بەڕاستی زیاتر تەرکیز خێنە سەر زینوەکان ئێمە وا بکەین کە دڵی یەکتر نەڕەنجێنین دڵی یەکتر ئاشکەینەوە بۆ شێوازە دووبارە جەژنتان پیرۆز زۆر سپاس مەمنون چۆنی وەرە بۆ لای من باشی جەژنت پیرۆز بێ زۆر سپاس بزانم بەیانیەکی بۆ لای کێ بۆ جەژن الان بۆ لای دوای مەکتەبم هەیە مەکتەبت هەیە لە جەژنا مەکتەب نییە تەواو مامۆستاکانتیان نەمێنەوە بۆ مەکتەب نینەوە مەکتەب ناچنەوە بۆ مەکتەبی ترەوە جەژنە جەژن مەکتەب نییە جەژنە پیرۆزە لە خۆت و ئەو برادەرە و هەروسا بینەرانی با بڵێن کەناڵی پەیام پیرۆزەکەم وە هەموو مسلمانانی جان بە تایبەتی مسلمانانی کوردستان ئینشاڵڵا جەژنە ببێتە مایە خێر و خۆشی و بەرەکەت بۆ ئەم میلەتە و ببێتە جەژنێک بۆ کۆتایی هێنان بە هەموو نەخۆشیەکانی ئینشاڵڵا. کاک سابر جەناب لە دووهۆکەوە ئادیو بەسلێم باڵێ باڵێ جەژنی با بڵین ئێستا چ جیاوازێکی لەگەڵ جەژنی جارە خۆی دەزانێت چۆنە لە ڕاستی هیچ جیاوازیە نییە کە بڵێ جیاوازی ناو جەژنە نا هەر جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان با بڵێن جەژنەکانی ئێمەی موسڵمانەی جیاوازی نییە بەڵام ئێمەی مرۆڤ با بڵێن کە مناڵ بووین سەرەتا چون جلمانەکڕی پەڵاومانەکری با بڵێن جلی جەژنمانەکڕی کە خەوتین لە تەک خۆمانەوە دامانەنە خۆشی بوو ئێستا ئەو خوشە نەماوە بۆچی نامان خۆمان گەورە بووین ئەو خوشەی جارانەمە ئێستا شتێکی ترمانەوە ئێستا پێویستمان بە شتێکی ترایگینە جەژن هەر ئەو جەژنێ و
و هەر جژنی قوربانی جیازی نیە بەڵام جیازی لە مرۆڤەکانە هەیە کە گەورە بێن بوون منێ با بڵێن تەمەنەکە چێتە سەرەوە بۆیە هەندی شتی تری پێویستە تا چەند گرنگە لە جژنە ئێمە بتوانین علاقەی کۆمەڵایەتی بەخۆت بکەین سەردانی خزم و کەسوکارمان سەردانی دراوسەکانمان سەردانی یەکدی بکەین هەم بۆ گردن ئازایی هەم بەخۆتکردنی علاقەی کۆمەڵایەتی خۆی جژن چەند دەرسێکی تایە بوو نمونە جگە لە با بڵێن وانەی ئاینێکە چوانێکی تیا من باسیەوە ناکەم بەڵام جژنی قوربان بە تایبەتی دلیلێکە ینی وانەیەکە پێ ماڵەڵێت تا قوربانی نەیت شتی تری یان شتی گەورەتر بەدەست ناکەوێت بوو نمونەکە کاتی حەزرەتی ئیبراهیم و قوربانی سەربڕی کوڕەکەی لە سەربڕی ڕزگار بوو یا کوڕەکەیە یا با بڵێن ئەو بابنا و مەڕەکە خۆ ئەکیت کوڕەکە گرنگترە کوڕەکە کوڕی با بڵێن کوڕی حەزرەتی ئیبراهیم بەوە مهمە بەڵام ئەبێ قوربانیە بی ئەبێ شتێک بکەیتە قوربانی بۆ ئەوەی شتێکی مهمترە شتێکی گەورەتر لە دەست نایە خۆی لە سیلەی ڕەحمە با بڵێن جەژنانە شتێکی ڕۆتینیە بەڕاستی گەژنە ماڵەکانەیە بەڵام خۆی ئەبێ سیلەی ڕەحم با بڵێن هەر چۆن بێ چاک و چۆنی هەمیشە هەبێ هەر هەبێ بەڵام لە کاتی جەژنا خۆی بووە بە شتێکی ڕۆتینە شتێکی زۆر باشە چۆن مەسەلا لەوانەیە خزم و کەس و کارەکان لەوانەیە چەند مانگ جارێک بچن بۆ ماڵیان ئەسڵان هەر نەچون بۆ ماڵیان لە کاتی جەژنایی چۆن ئێستاش جیهانەکان بڵن دنیایەکە گۆڕاوە پێشتر کە با بڵێن جەژنانەش نەبوو بڵێن ڕۆژی جەژنیش نەبوو هەر سەردانی یەکتریانە کرد شکێشانە بەڵام ئێستا دنیاکە گۆڕاهمووی بووە بە عەسری تەکنۆلۆژیاوانە بڕە با بڵێن تۆزێ لە یەکتری دوورکەوتونەتەوە وڵی خۆم باوکو دایکم تقریبا 3 ڕۆژەم نەخۆشییان گرتووە وا لە ماڵۆین بەخۆ عام بۆنەوە هەر خۆش بە ناریم چونە لایەن ئارە خواگای لێ ژوورێکە دامان ناون باشە بنی ئینشەڵا خوای گەورەش فێمدا ئینشەڵا ئێوە ئێستا ئەڵەی دوو نەخۆشمان هەیەوە چی ئەەکەن بۆی هەم خۆتان هەموو خەڵکیش کەس بینێ جەژن حتمما خەڵکی خۆمان هەر سەردانی یەکتریەکەن جۆرە لە جۆرەکان پارێزراو من لەوەی کە نزیکی ئەو دوو نەخۆشتانەکەن وڵی ئەوە باشترە مەمنونی خزم و کەسوکارین خۆ زۆری ژێر تەلەفۆن بۆ خۆمەکەن ئەڵێ کاکە باوکو چۆنەدای کەڵم باشە شکوت بەخوا زۆری ڕووماتیان ناکە بەبوونی نەخۆشیێکەوە دۆزی مەسرفی نەخۆشیەکەش گرانە یەو کۆرۆنا باشە بنی ئینشەڵا خوای گەورەش فێمدا جیاوازی جەژنی ئێستا لەگەڵ جەژنی جارانە لە چی ئابینی جەناب هیچ شتیان کوامە ژیانە کوامە کاسپیە ئەیوان نییە کاکە حد زۆریش ساڵ بە ساڵ ناخۆشەوی ڕەخ بۆ خۆ لە جژنەکان بینین ئەو علاقە کۆمەڵاتی جاران کەمێکی تازە بێت ینی خەڵک سەردانی یەکترەکە ئەم دوو ساڵی ڕەنگە کۆڕۆنا تۆزێک کەمتر بوو بێتەوە بەس هەر عادەتەن وەکو کولتورێکی لاتوە لە جژنا خەڵک سەردانیەکە دراوسەکان نە ڕەحمەتی ماوە نەکەسایەتی نەبرایەتی بە خۆران هیچ تەلەفۆنەکەیش نەما بەخواخوانێ بڕێسا من چوابێنج برامەیە خوا ئاگای لێ جاران هەسوکەوتێکی زۆرمان نەبوو هاتوچێکی زۆرمان نەبوو نە بە قورئانیش لەمە نە ئەخوا ئاگای لێ تەلەفۆنەکەیش نەماوە ڕەحمەت نەماوە زۆر سەیرە وڵاتەوەی لێ بینێ تۆ ناچی بەلای براکانت وڵی بۆ چۆ بچم ئەوانیان بەلای تۆ وڵی مەگە سەدا ناوە دەدەقە چارە یەبستە ماڵەکەی دانیشتو بێتەوە نە بەخوا کەسایەتی بۆ نەماوە هۆکار چییە بەهۆی چی وای کردو ئەم علاقە کۆمەڵایەتیە بە هێزەی جاران هەماموو ئێستا نەماوە وڵی بەبی لای بڵم چی وڵی زۆر سەیرە خوا ئاگای لێیە ئەم کەسایەتی ناسیاوە هیچ چیت هەیە بۆ براکانی خۆت چیان پێڵێ لێرەوە لە خوشکەکان ڕێزمێ بۆیان پێ بڵێ بڵێوەرن بە علاقە کۆمەڵایەتێکی جاران دەست پێ بکەین نەماوە بەخوا دەستی پێ بکەنەوە زانم نەماوە بەخوای گەورە بڵێم چی خۆ برای گەورەم هەیە خوانێ بڕە قەسابە برای گەورەم هەیە لە معنەزە چوار برای درەم هەیە بەخوای جوان نەماوە بەخوا باوکەکەشەوە دە لە ماڵەوە کەوتو لەگەڵ دایکما نە بەخوا کەسایەتێکی جاران و دۆسایەتێکی جاران نەماوە حاڵەتێکمانەیە لە جژناوەکو کولتورێکی لێ هاتووە بەداخەوە ئەبینین هەندێک ماڵ کە خۆشەویستێکی پێشتر لە دەستداوە لە یەکەم جەژنا دێ تازەیە کاتەوەی کا بە نۆ جەژنە وایە تازەکە تازەکەنەوە تا چەند گرنگە ئێمە واز لەم کولتورانە بینین کە هیچ سوودی بۆ مردۆکە نیە و جەژنەکەش لە خۆمان تێکرد وڵی بەبی لای سوادی چ ئیمڕۆ بەبوونی ئەم نەخۆشیش خۆ ئاگای لێ هەمی ئەترسێت وڵی بەبوونی کاروگاز بووە ژیان قورس بووە کاروگاز پێکەن نەماوە بێتاقەتی هەمیەوە گەرمایە نەخۆشی هەیە جگەلەوە بینین مناڵان لە جژنا یاری ئاگرین بەکارێن تەخەمەنی بەکارێن ئەمە چی پێنجمەیە بژێ سپاسەکەم باشە چۆن ئاگاداریان لەکەی کەم تەخەمەنیانە زیانیان پێنەکە بۆ خۆیان ئاگام نیانە کۆنتترۆلیانەکەم خۆم بەس برادریان هەیە ئەمە ڕەفیقی ئەچێت دەرەوە نەڕەفیقەکان ئاگام نینە پیانە ئارە وەڵا حەل چییە خوانە خواستە خۆ شتێکیان پێ بێ دوایی وەکۆڵەی زیڕەکەی وڵی ڕاستەکە وڵی بەبی لای خۆ پیانە لە مەڵم ڕۆڵە بیکە بە خاتری خوا چیەکەن دوای تەقەمەنی شتانە مەکەون والله جەژنەکان هەرگەڵ ماڵ و مناڵی خۆمان ناو
ئیتر ئەو علااقەتە ئیجتیماعیش نەماوە بڵێ وەڵا چم بە فڵان شوێن بەنسبەت تەمەنی منەوە خۆم باسی خۆم مەکەم جاران باسی جاران هەر مەکە باس جاران نەبێتەوە نە کەسیش بیرێتی نە کەسیش ئەوە نۆڕۆی تۆ لە ئێستا لە هەردوو با بڵین کاتەکە ژیاوی ئەو جژنەی جاران تامول لەزەتی لە چیا زیاتر هیچ شتێکی ئێستا و جاران نیە هیچ شتێک جاران و پێخۆشتر هیچ شتێکی جاران و کوردستانێ جاران تامی تیا بوو ڕۆحی تیا بوو جانی تیا بوو هەستی تیا بوو سۆسە بوو عاتیفا بوو گەورە بچوشی هەبوو خۆشەویستی هەبوو تێگەی یعنی مثلا ئینسان عطائی تیا بوو عطا یعنی چی یعنی خۆبەخشینی تیا بوو ئینسان خەمی خەسی هەبوو ئینسان چواردەورەکەت هەبوو هەموو نەگەوە مثلا خوا نەخواستە داوەسێکە شەشی بووایە خوا نەخواستە ئاگرێ بکەوتایەوە خوا نەخواستە مشکلێکی وایە شەڕێکیان وایە هەچێکی وایە ئەنی هەندێک شتمان زۆرشمان لەو شانە لەبیرە باسی نەگەی باشترە باشە ئێستا وەکو باست کرد علاقەی کۆمەڵایەتی جاران زۆر بەخۆت بوو لە جەژنا زیاتر چڕە بوویەوە ئێستا بۆ ناتوانانی ینی ئێستا بۆ قورسە من سبەینێ جەژن بچم سەردانی چواردەورەکەم قسە ئاسانە بەس خۆی علاقەی بەچیەوە هەیە علاقەی هەتا دنیا گەورە بێ هەتا کۆمەڵگا گەورە بێ ئیشەکان سەختە بێ ژیان سەختترە بێ ئەو کەسانە هەر توانای ماڵ و مناڵ و دابینکردنی ماڵ ماڵی خۆی هەیە ناپەچێت لەسەر برا و خوشەکانی کەماڵیان جایە ژیان قورسێتی ژیان وای کردو ئەم علاقە کۆمەڵایەتێنە قورسێتی ژیانە گرانیە دووریە مثلا علاقات اجتماعی کاڵنی علاقات اجتماعی هەموو شتێک تەسیرە کاتە حتا مثلا بەسیترین شت مثلا کاتی پەیوەندی هاتوچۆ ئایا بە سیارەیە ئایا بە پاسە بەشتە ئاسانکاریە ئەوان هەمی تەسیرەکە ئەگەر تۆ شوێنێ زانی کە دوورە سیارێ نەبێ بە چیەچی بۆ لای ئێستا سبەینێ تۆ جگە لە ماڵ و منداڵەکەی خۆت سەردانی دەرودراوسەکانت ناکو عادەت وەکو ئەو عادەتێکیسە لە گەڕشی ئێمە هەیە بەیانیان پیاوەکانیان بە ماڵی ئێمە مەژەچین بە ماڵی ئەوان و ئەدە سەعاتێکم بە سەعاتێکم تر نابێت دوای سەعاتەکە تەواو بێ خواحافیز خواویست ئەمە جۆرە لە بەخۆتکردنی علاقەی کۆمەڵایەتی تیانە لەگەڵ دەرودراوسە وەڵڵا ئەوانە هەرمی ڕووکەشە چۆن بێ بۆ نمونە ئیجتیماعی چۆن بەوا بێ علاقەی ئیجتیماعی چۆن بەوا بێکە جگە لە جەژنەکان هیچ سەردانێک نییە لەگەڕشی منە لەلایەنی وەکو شخصی خۆت هەوڵت نەداوەم هەوڵێم سەلامەکەم شتەکەم ئەوەی کێتە مەگەڕەکەەوە ئەوەی دوورە نزیکە نائبینم نایناسم من لە دوورەوە سەلامی لەکەم و هەندێک جار ئەوە خۆی شارێتەوە سەلامەکە جواب نایەتوی هەندێک جار ئەو سەلامەکە جوابێتەوە هەندێک جار لە مانیکە کابە دوان لە مزگەوتین مەسەنەوەی کاوشی مزگەوتەکە هەندێک جار ئەوە تا بەردەمی ماڵە و دوای خواحافیز خواحافیزەکەوت ماڵەوە چ شتێکەیە لە جەژنا ناباو بێ ئێستا بۆ نمونە علاقەیەکی کولتوری هەیە هەندێک ماڵ هەن کە خۆشەویستێکی لەدەستداوە لە جژنا تازەکەی تازە کاتەوە ئەمە تا چەند گرنگە جەژنەکە لە ماڵ و مناڵ تێک نەدەن ئەو تازەکردنەوەی لابن وڵی ئێمە هەرچی لەسەر بڵێن هەرچی لەسەر بڵێن کەوتۆ سەر عەقڵ و معریفەتی ئەو شەخسە خۆی تێگەشتنی ئەو ئینسانە خۆی هەموو ماڵێک تێگەشتشی خاصی خۆی هەیە بۆ چوونشی خۆی هەیە ئایا بەرەوچەوەچی بۆچۆ ناچێ وانە ئایا ئەو تازەیە کا تازەی ناکاتەوە ئایا بە شیاوی ئەزانە یان نەشیاوە تێگە ئەو کەوتۆ سەر ئینسانەکە قەنعەتی خۆت من ئەو ئینسانێکی ئەڕوا خۆی و ئەعمالی ئەڕوا خۆی و کردارەکانی ئەڕوا تێگەی تۆ لەوێ لەسەر ئەگەر نزیکتە بڕێی من بڕوای من نوێ دوعای بۆ بکە خێر و چاکە و حەسەناتی بۆ بکە ئەو باشترین شتە بۆ مردۆ پێویستی بە تۆیە ئەو پێویستی سا بە تۆی ئەگەر باوکتە ئەگەر کەستە ئەگەر مەسەن خۆشەویستی تۆیە ئەگەر تۆ خۆش دەوێ پێویستی بە تۆیە ئەمڕۆ بەچی بە دوعاکانێ بە چاکەکانێ تێگەی خێری بۆ بکە داوای لە هندی بۆ بکە خی گەورە بەهشتی بەری شارکە خوا لە گوناحەکانی خۆش بێ ئەوە ئەساسەکەی ئەوانەی کارمی ڕۆتین وشتی ڕووکەشتە وشتی ڕاڵەکە پیرۆز بێ و هەر لە جەژن و خۆشیابی حەزت بۆیە پێیان بشن جواب بمانەوە ڕاستی حەز ناکەم لە گەشت کەسیانە بکەم سپاس بۆ تۆ جەژنت لێ سپاس دەکەم لێ سپاس مامۆستا سڵاوت لێ بێ باشی جەژنت پیرۆز زۆر سپاس دەکەم سمەینی یەکەم ڕۆژ جەژنی قوربانە جەنابەت لە گەڕێکی خۆتان چۆن جەژن بەڕێ وڵی بەداخەوە جەژن وەکو جاران نەماوە هیچ تام چێژێکی وەکو جارانی نەماوە ئێمە کە مناڵ بووین هەرسێ ڕۆژەکە عینەن گەرمی پێوە دیار بوو ئێستا لە دوای سەعات دە و یانزەیەوانێ یەکەم ڕۆژی تر جەژنەکە نابینی هیچ سام وەرزەتێکی تیان نەماوە هەمیتانە لە ناو ماڵ و عایلێ خۆیان نانەکە خوا چێشتەکە خوا توتر لەوانەیە ماڵی وایە جاریا من دە خەڵکم بیستۆڵێ شیرێن و قوڵمان کڕی بەس خۆمان خواردومانە کەسیشێکە نایەت و سەردان و شت نەماوە بەزەمە جەنابەت بیری ئەو کاتانە ناکەی کە ئەو جەژنە بە چێژ و بەلەزەتانە کە سەردانی یەکتر و علاقەی کۆمەڵایەتی و خزم و کەس و کار و دراوسێ بەیەکەوە بەتەشید ئەوەشتانە پیاگەبیری بکاتە گریانی بۆیە یعنی بەڕاستی ئەو
ئێستان پێشی جەنابتان بێنە ئێرە ئێمە لەگەڵ ئەو کاکمان قسەی باسیێمانە کرد ئەنی ژیانێکی کا بۆ هیچ شتێکی لە ئێستا ناچێت جاران دڵ جژنێک دەکرد پێش سەرە بۆ تاشی جلی تازە بۆ کرد هەموو ڕژێکی سریجلەکانمانە کرد بزانین شوێنی خۆی ماوە ئەمە قسەژێر سەرینەکە بۆی ئوتوبێ یعنی لە پاڵ سەری خوای خەوان من خۆم کردومە بۆ یاڵێم یعنی بەس ئێستا هیچ تامولەزێتێک نەماوە هیچ شتێک نەماوە بەخاستە ئەم جەژنەش بەداخەوە کە حکومەت نەیتوانی موچەی دابەشکە بۆی دڵی خەڵکە خۆشکە جاران 3 ڕۆژ 4 ڕۆژ پێش جەژن بازار هەمووی ئەگیرا و جادەی مەولەویان نەگرت و سیارە ناهات و ناچی ئێستا ئەو قەرەباڵغی پێوە نابینی بە هیچ نەوەیە خۆزگە بیان توانیا پێش جەژن دڵی خەڵکیان خۆش کردایە بەڵام خۆزگە لە کوردستانە ئیسفادەی نییە ئێستا ئەبینین کە جژنیەتە پێشەوە بەشێک لە مناڵان یاری ئاگرین بەکارێن ئەمە مەترسی بۆ خۆی بۆ چواردەورەکەشی دروستەکە تا چەند گرنگە دایکان و باوکان ئاگاداری لە منداڵەکانیان بکەن بۆی ئەم هەم مناڵەکەی خۆی سەلامت بێ هەم چواردەورەکەش بێزار نەکە وڵای یاری ئاگرین لە هەموو دنیاە من خۆم کە بڵێن بەڕاستی زۆر دەمەکە لێرە نیم ئەس هاتو ئەموو ساڵێکە گەڕێموانێ قانونی بۆ دانراوە ڕێنمایی بۆ دانراوە مەسەرەن حدود بۆی تهدید کراوە چۆن هەڵە ژیرێ چۆن ئەفرۆشرێ بەکەی ئەفرۆشی کە خۆمی فرۆشم بەڕاستی ئەو ڕاستی پێ وڵێم لە وڵاتانی دیکە سنووری بۆ دانراوە کە چۆن بێ و چۆن هەیە بێ شەوانە بێ هەڵیگریتەوە لە سنووقێکە بێکە ئاگرنەی بڕێ بەرانی کەم و 10 سانتیمەتر ینی هەموو شتێک ڕێنمایی بۆ دانراوە بەس لێرە بۆشمان نییە لە خوار 8 ساڵ بفرۆشن بە هیچ نەوەیە هیچ نوعەیەکی تەمەنی منداڵ نابێت نەخێر 8 ساڵ نییە لێرە بۆ منداڵ زیاتر بەکار بەڵام بەداخەوە هەموو ساڵێک کارەساتی لەکەوێتەوەنی و حکومت نەیتوانیەوە سەیتەرێکا بەسەر ئەو وەزعایەکەەوە زۆر شتێکی ناشرینە شتێکی زۆر خراپە بەڕاستی جاری وایە بەس مناڵەکەنی ئاگری گەوری لەکەوێتەوە ئاگەی بستان لەوێ هەر 8 ساڵ مستەحیلە دیگەلەوە ئێمە عادسیکمانەیە لە ناو کوردەواریە تا ئێستاش هەندێک خەڵک بەداخەوەی کات تازەکردنەوەی هەندێک پرسە و تەعزەیە لە جەژنانە کەسێک خۆشەویستێکی لەدەستداوە لە یەکەم جەژنی دوای خۆشەویستەکەی دێت تازەکە تازەکاتەوە ئەو حاڵەتت پێ چۆنە جەناب بەڕاستی هەندێ حاڵەت هەیە زۆر جار شتە کۆمەڵایەتەکە بەسەریا زاڵە بەڵام ئەگەر ڕێی من وەرگری من بەڕێی خۆم ڕێی خۆم بێ شتێکی زۆر خراپەکە شتێکی هیچ باش ناکە هەمووی دینی شۆ باش نییە ڕێ دینی شۆ باش نییە ئەو کەسێک کە مرد تەنها و تەنە دوعای خێری بۆ بکە چاکەی سەدەقەیەکی بۆ بکە ئەو تازی تازەیەکی توانێت و تازیشی گەورەخیتەوە ماڵەکە بڕۆ خێریشی بۆ بکە قوربانێکی بۆ بکە دوعایکی خێری بۆ بکە ئیمکانێت لە خۆت تێکمەدە و لە خەڵکیشی تێکمەیە پێویست ناکە ئەگەر و کەسانی کەم جەنازەکەی ئەوەیە مردووکە چەند ڕۆژە پێش دەژن ببی و چاری نییە ئەوە زۆر تازەیە بەڵام هەر بچێت تازەی کاتەوە 6 هەمانگی بەسەداتە پڕ بووە بەڕاستێکی زۆر خراپە دوعایەکی خێر لە هەمی جوانترە بووی لە جەژنی قوربانە بەشێکی زۆر لە خەڵک مسلمانان قوربانیەکەنەوەی کە توانای هەبێ قوربانیەکە قوربانیکردنیش لەبەرەوەی لە پێناو خوددایە ئەو گۆشتەی کە لە قوربانیەکە دەکرێت بەشی هەم خزم و کەسوکار هەم خەڵکی فەقیر و هەژار هەم دەرودراوسێکی لێدرێت ئەمەی جۆرێک لە بەهێزبوونی پەیوەندی کۆمەڵایەتی تایە کە جاران ئەو پەیوەندی کۆمەڵایەتی کە هەمان بوو زۆر بەهێزتر بوو لە ئێستا ئەمە هۆکارێکە بۆی لە جەژنانە یاخۆ بە تایبەتتر جەژنی قوربان کە قوربانی تیاکرێ دیسانە و پەیوەندی کۆمەڵایەتیانە جارێکتر بەهێز بکەینەوە ڕەنگە هەندێک کەس بە بۆنەی ئەو قوربانیەوە گەر شتێکی لە دڵا بێ ئەو شتە نەمێنێت ئێمە بەردەوامە بین بەڵام موچانێک وەرەگرین و ئەگەڕێینەوەلات لە دوای ناوڕێکەوە سڵاوتان لێبێت دەمەوێت لەسەر جەژن لەگەڵ بەشێک لە هاوڵاتیان قسە بکەم بزانم جیاوازی جەژنی ئێستا لەگەڵ جیاوازی جەژنی جارانە چییە بۆچی ئێستا هەمیشە خەڵک ئاوت بە جەژنی جارانە خوازێ چی بکەین تا ئەم جەژنە ئەم خۆمان بپارێزین لە بڵاوبوونەوەی ئەو نەخۆشی کۆرۆنایی کە بەداخەوە چەند ساڵێکە بەرەوکی گرتوین هەم جەژنەکەشمان پیرۆز بکەین بە جۆرێک کە هەم خوش لە خۆمان ڕازیکەین هەم بتوانین قوربانەیەکیش بکەین چواردەورەکەمان ئیسفادەمان لێ بکە و کەسێکیش ئەگەر دڵی عاجز بووە لێمان ئاشتی بکەینەوە لەگەڵمانە لەسەرم بابەتە ڕای چەند کەسێکە وەرەگرم فەرموو سڵاوت لێبێ و جەژنیشت پیرۆز بێ سڵاو لە ئێوە جەژنی ئێوەش پیرۆز جیاوازی جەژنی ئێستەی خۆمان لەگەڵ جارانە لە چی بینی چه جیاوازێکیە کە خەڵک بە تامەجرۆی ینی باسی جەژنی جارانەکە بێگومان جیاوازەکە زۆرە تەنانەت ئێستا ئەگەر ڕاشکاو بین لەگەڵیەکە هەر پێم وایە ناتوانانی ناوی بنەی جەژن
هیچ خۆشیێک نەماوە هیچ ڕەحم و عاتفەیەک نەماوە لە بینی ئینسانەکانە لە بینی خزم و دۆست و برادرانە سەردانکردن کەم بۆتەوە ینی جاری جاران بە پێ خەڵک ڕۆژەڕێک ئەڕۆی بەس بۆ ئەوەی کە بگا بە دۆستێکی بگا بە خزمێکی بگا بە کەس و ناسراوەکانی جەژنە پیرۆزباییکی لێ بکە توزانم نقڵوچکلێتێک لە بینیەکە بۆ دانیشتن قسەیانە بێگومان ینی هەدەفی سەردانکردنەکە دیار بوو تۆ ئەوەندە ڕێگات ئەبڕی بەس بۆ ئەوی بگەی بە کەسێک ئێستا ئەم هەموو هۆکارە هەیە ئۆتۆمبیل هەیە کەسێکی سێرەکەی ناچێت بۆ ماڵان سێرەکەی بە هەموو خۆشیکی جەژنی کۆ کردێتەوە لە مەسجێکە ئایگۆڕێتەوە کە مەسجێکی بێڕەحم و بێسۆز و بێ هەموو شتێکانی تەنانەت مەسجەکە ناچێ خۆشی بینوسێ دەچێت کۆپیەکە هیچ شوێنەکە و بڵاوێکاتەوە من بۆ خۆم بێگومان من بۆ خۆم ئەمە ناو نانێم جەژن و ڕۆ ساڵ بە ساڵ و جار بە جار سێرەکەی جەژن بە شێوەیەکی گشتی کاڵە بێتەوە لە بینی مرۆڤایەتیە نەک بە تەنها لێرە باسی ئەوەت کرد علاقی کۆمەڵایەتی جاران بە خۆت بووە تامو چێژی جەژن زیاتر بوو بەڵام ینی چی بۆتە هۆکار بۆ ئێمەم علاقە کۆمەڵایەتی ینی نەمێنێت ینی خۆمان ئێستا کەس ڕێگەی لێ نەگرتوین هۆکارەکانیش ئاسانتر بوون هەموو ئێستا شکور سیارەی هەیە زۆرینەیەتی یان کەسێکی نزیکەیەتی هۆکارەکان ئاسانتر بوون بۆ ڕەحمەکەمان نەماوە بۆ سۆز و عاتفە و خۆشەویستیمان بۆ یەکتری نەماوە زانی چۆنا تۆ لە خانەوادەکەی خۆتەوە سیرکە وەک پێویست خوشک و برایان سەردانی یەکتر ناکەن زۆر کە من ئەو عادەت و میتۆدەی کە لە جارانە ما بێت و ئێستش بەردەوام بێ ئەنی ناتوانم شتێک تهدیدکەم بڵێن لەبەر ئەمەیە بەعام زروفی ژیان نوعێکە کە تۆ ناتوانانی دەستنیشانی تەنها خاڵێ بکەیت وەکو پێم وتی هۆکارەکانی تەکنۆلۆژیا ئەولەمە بە درێژایی مێژوو وای کردووە سیرەکەی خۆشەویستیەکان بەدیلیان بۆ دروست بووە لە باتی ئەوەی باوەشکا بە کەسێکایە مەسچێکی بۆ نووسێ لە باتی ئەوەی کە سەردانی بکە بە پێ بڕوا بۆ لای کەسێ سیرەکەی وای کردووەڵێ من لەسەر ڕێگەکەشەوە بووە سەلامێکی بۆ کەم ماڵی تر هەیە شوێنی ترێ لە کاتێکا سیرەکەی واژ نییە زۆر کەم ئەبینی دۆستێک ناسراوێک کەسێک ببینیت و بە تایبەت بچی وەلای زۆر کە من بەدەر لەو خانەوادانی کە باوکەکە یان برا گەورەکە سەردانی ماڵەکانی ترەکە سیرەکەی بە شێوەیەکی گشتی لە ڕووی مرۆڤایەتیەوە کاڵبۆتەوە و هیچ شتێک لە جێخۆی نەماوە نەک بە تەنیا جەژن هیچ شتێک لە جێخۆی نەماوە دوایاتەوە بەڵام ئێستا سبەینێ بۆ کۆزانی جەژنی قوربانە لای خۆشمان بەشێکی باش لە خەڵک قوربانی ئەەکەن لەم قوربانیە هەم بەشی کەسوکار هەم بەشی فەقیر و هەژار هەم دەرو دراوسەکانی شەدە ئەمە هۆکارێک نییە بۆی پەیوەندی کۆمەڵایەتی تا ڕادەیەک بەخۆتر بێت لەوان با بڵێن خۆمان و چواردەورەکەمان من تەجروبەی 3-4 ساڵی پێشووترت پێ بڵێم سێرم ئەکرد 4 ساڵ پێش ئێستا لە چاو ساڵی پار و بە جەژنی ڕەمەزانی پێشووشەوە سەیرەکەی ساڵ بە ساڵ ڕەحمەکە نامێنێ ئەگەر تۆ لە دەرگای ماڵە دراوسەکەت نەیت بێگومان لە جەژنی داهاتوە ئەوش لە دەرگاکەت نایەتەوە بەما هەستەکەی وردە وردە کاڵبۆتەوە و ئەو گڕوتینەی جارانی نەماوە بمانێ و نەشمانەوێ ئەم کۆڕۆنایە بە شێوەیەکی گشتی لەم 2 ساڵی ڕابردووە وای کرد کە ئەگەر دەستی ئەنقەسیش بێ من وا قسە بکەم و لێت نەشارمەوە گەر ڤایرۆسەکە هەیە بەڵام بەو ئاستە ترسناکە نییە کە ئێمە وا بکەین هەموو سۆز و خۆشەویستێک لە بیرکەین و مۆزوعی تەوقع و تەوقەکاری و مازماچێن و ئەمانە لەناو ئینسانەکانە نەما بەڕاستی ئەگەر دەستێکی دەرەکیش بێ من وای ببینم بەڕاستی سەرکەوتن لەو ڕۆەوە تا بینی لە بینی خەڵکا هیچ جۆرە سۆز و خۆشەویستێک نەماوە تەوقەوە بۆ کەسکردن و نازانم بە قاچ و ینی وای کردووە پتێ و نەتوێ ئێمە لە کۆمەڵگەیەکی کوردەواری سەرفاین حتا ئەم باوەشت نەکەین بەرامبەرەکەمانە هەستەکەین خۆشەویستیمان خۆشەویستیان ناگۆڕی هەستەکەی نەمان بەخشیوە هەتا ئەو مازماچێنە نەکەین هەستەکەین وەک پێویست پەیامەکەمان نەگەشتووە لەبەرەوە لەم ڕۆوە دەسە دەرەکیەکە ئیشی خۆی کرد هیوادارم بە جۆرە جۆرەکان زروفێک بێتە پێشەوە لانی کەم لە ساعت 40 لەو سۆز و خۆشەویستی جاران نزیک بێتەوە ئینشاءڵڵا. جەژنت پیرۆز بێ سبەینی یەکەم ڕۆژ جەژنی قوربانە بزانم جەنابەت جیاوازی جەژنی ئێستا و جاران لە چیاگی زۆر سپاس دەستخۆشی لە کەناڵەکەتانەکەم بۆم تۆرە دیارە جەژن یەکێکە لە بۆنە ئاینیە گرنگەکانی مسلمانان لە هەموو دنیاە جۆرەها جەژنی جیاواز هەیە مسلمانانیش جەژنی تایبەت بە خۆیان هەیە کە جەژنی ڕەمەزان جەژنی قوربانە دیارە جیاوازی جەژنی ئێستا لەگەڵ جەژنی ڕابردوو گۆڕانکاریەکان زۆرن لە ڕابردووە لەبەرەوەی
ناوچەکانی جەژنە پیرۆزە ناوچێکی سنووردار بوون بۆ منە لە ناولادەکان بوون خەڵکێکەگە خوانە خواستە ئازیەک دڵنیگەرانی یەک شتێک هەبووە لە نێوانیانە زۆر بە ئاسانی لەو جەژنەیە ئاچوون گرت نازادیان لێگە کرد نیگەرانیەکانی خۆیانیان ناهێش بەڵام لە ئێستادا نەک ئەوەی ئەوە نەماوە بگرە بۆنەکە هەر زۆر کاڵ بۆتەوە لە تۆڕە کۆمەڵاتیەکان و کۆمەڵێک کەس جەژنە پیرۆزە لە یەکترەکەن یا پەیامەکانیان بڵاوەکەنەوە بەڵام ئامادە نین بۆ گرت نازادی بچن بەرەو ڕووی یەکتر لە ئەمەیەکێکە لەو خاڵانەی کە وای کردووە جەژن لە ئێستا و گەرمگوڕەی جارانی نەمێنێت هەموو لەزەتەی جارانیشتر نەماوە کە ئێستا ئەوە بۆتە سوۆشیال میدیا و نامەیەکی سوۆشیال میدیا دەبینی ینی هیچ تامو لەزەتێکی نەما کە بیری ئەوەی جارانەکەن بەڵێ بە تەکید یەکێکی تر لەو خاڵە جیاوازانەی کە بە بڕوای من جیاوازە دروستکردنی خوانی بەیانیانە لە ڕابردووە هەموو ماڵێک جەژنە پیرۆزیان لێک کردووە هەستاون جەژنە پیرۆزیان لێ کردووە و بەڵام لێستاوانە بە پێچەوانەوە بەیانیان کەمتر هەڵەسن بۆ ئامادەکردنی خوانیا بۆ نوێژی مزگەوت بۆیە ئەمەش یەکێکی ترە لە هۆکارانەی کە بەهۆی تەکنۆلۆژیاوە تەبعاً ئەمەش دروست بووەوە بەهۆی بڵاوبوونەوەی خەڵک لە ناو شارەکان و بچووبوونەوەی عنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان ئەمە دروست بووە لە ڕابردووە خەڵک هەمووی بەیەکەوە چووە مزگەوتوە بۆ نانی خوانی بەیانی بەیەکەوە نانیانە خوارد چوونە ماڵەوە بەڵام ئێستا بە پێچەوانەوە ئەوش نەماوە تقریبا کەم بۆتەوە کاک بڕێت حاڵەتێکی دەبینین خەریک دەبێتە کولتورێک هەر لە کۆنەوە هەبووە ئەو کەسەیانەی ئەو ماڵانەی کە خۆشەویستێکیان لەدەستداوە تێن لە یەکەم جەژنیانە تازەکەی تازەکەنەوە نۆ جەژنەی پێڵێ ئەم حاڵەتە چۆنە بینی جەناب لە ئێستا ئەوە گوتم ئەو حاڵەتەش ئێستا کاڵ بۆتەوە کاتی خۆی لە جەژنانی ڕابردووە تەنانەت چوونە سەر گۆڕی مردووان ئەوە یەکێک بوولەوانەی کە دوایی زۆر کەسوکاری ئێمە دوای ئەوەی نانی بەیانیان خواردووە ئەڕۆشنە سەر گۆڕی کەسە ئازیزەکانیان جا دایکێتی باوکێتی مناڵەکانێتی ئەو کەسە ئازیزانی کە لە دەستیاوە بەڵام ئێستا ئەمەش زۆر کەم بۆتەوە ینی ڕەنگە لە ڕابردووە کەسێک گەگە دایک و باوکی لە دەستیابێ چەندین ساڵ بە بەردەوامی لە کات جەژنەکانە جگەل لە کاتە تایبەتەکانی تر وەستبینێت چۆن جەژنەکە کە ینی ئەمەی کە باسمان کرد بەداخەوە کە ئێستا ئەو بەشێکی کاڵ بۆتەوە بەڵام هەندێک خەڵکیش دەبینین هێشتا هەر گەرمگوڕێکی پێوە دیارە لە جەژن جەنابەت خۆت یان سبەینێ سەردانی دەرودراوسێت کەس و کارتەکە یان خەڵکێک دێن سەردانت بکەن بەڵێ بەتەکید منیش بەشێکم لەو کۆمەڵگەیە کە ئەم گۆڕانکارێتی ڕوویاوە من بەپێی توانای خۆم لە جەژنانی ڕابردوو سەردانی کەس و کار و ئازیزانی خۆم کردووە لەم جەژنەشا بەپێی توانە هەوڵەیەم سەردانی ئەو کەسانە بکەم کە بە جۆرێک لە جۆرەکان دۆستایەتیم لەگەڵیانە هەیە کەسی نزیک من خزمن بە هیوام ئەم جەژنە ببێتە جەژنی چارەسەرکردنی کێشەکانی کورد ببێتە جەژنی ئاشکردنەوەی دڵی هەموو کەسانی کە لێمان زویر بوون و ببێتە هۆی ئەوەی کە ئیتر سوود لە ئەم بۆنێ وەربگرین وەک یەکێک لە بۆنە پیرۆزەکانی مسلمانە مامۆستا جەژنی پیرۆزە لە ئێوە سبەینی یەکەم ڕۆ جەژنی قوربانە بزانمیەوە لای خۆتان چۆن جەژنەکەن چۆن پەیوەندی کۆمەڵایەتی لەگەڵ خەڵکا تازاکەن وڵی هەر ئەمانەوێت لە ڕێگەی تۆرە کۆمەڵایەتەکانەوە جەژنە پیرۆزە بکەین بەڕاستی چکەوە بۆ ماوەی دوو هەفتەیەکە بێ پێم وابێ نەخۆشی کۆرۆنا زیاتر بڵاو بۆتەوە چکار ئێمە ناو خێزانەی خۆمانە هەیە ئێستا حالیەن یعنی دوورین لێمە دوورە لێمانەوە بەتەمانین بچینە هیچکێ و سەردانیەک بکەین باشە ئەمە کۆرۆنا بۆتەوە کارێک بۆی ئەو علاقە کۆمەڵایەتی کە لە جەژنانە خەڵک بەهێزیە کردەوە کاڵی بکات بەتەکید ئەرێوەڵا لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر دەوریە لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتەکە ئێستا هەمووی وای لاتەوە بۆ بە تەلەفۆنێک یعنی تەلەفۆنێک نامەیەکی فەیسبوک هەر جاری وایە یعنی جگە لەوەش پرسەنامەش وای لاتوە ئەمە کاڵ نەبووتەوە ینی جۆرە لە جۆرەکان تاموچێژی جەژنی کاڵ بۆ لە ڕووی جەژنیشەوە بەڵێ زۆر کاڵی کردوتە یعنی تۆ جەژنە پیرۆزە ئەوەی خۆشە جەژن بەیانی جەژن نەستیت و ماڵی خزم و کەس و کار بگەڕێ بەڵام تۆ لەم حاڵەتەیە کە ناتوانانی جەژنەکە خۆشی جەژنەرەوەیە زیاتر بەڵێ لە ڕووی جەژنەوە زۆر تەسیرەیە لە ڕووی کۆمەڵایەتی تریشەوە پرسەنامەیەک بێ یان خۆشیەک بێ هەر ناتوانانی بچین بۆ لایەک بەڵام تەوقە و مازماسین وانە نەکەین جۆرە لە جۆرەکان خۆمان پارێزین و سەردانیەک آخر لە کۆمەڵگەی خۆمانە یعنی کە تۆ ئەچیتە ماڵەکە یەکسەر ڕاستە خۆیت بەرەو باوەش و دەست لە ملانیەکەی ناتوانانی بگەڕێیتەوە لە چەند کەس پارێزی
یعنی دانەیەک دوان هەر یعنی تووشە بیت ئارەوەڵە حاڵەتێکمانەیە لە جەژنا دەبینین کەسێک کە خۆشەویستێکی لەدەست داوە لە یەکەم جەژنی دوای لە دەستدانی خۆشەویستەکەی پرسەی بۆ دانێتەوە پێی دەڵێن نۆ جەژنە تا چەند گرنگە ئێمە جەژنان بۆ حاڵەتانەوە بەستە نەبین کە هەم جەژنەکە لە ماڵ و منداڵ تێک نەدەین هەم بۆ مردووەکەش دەچێتیەوە دوعایکی خێری بۆ بکەین باشتر واللهی لە ڕۆدینیەکەەوە پێم وا بێ هەر ئەویش گوناحە دووبارەکردنەوەی تەعزیەیە و دیسان سێ ڕۆژ تۆ خەم و خەفەتیە خەیتە و ماڵەوە و هەرچەند بڕۆیت یعنی تۆ ئەگەر بۆ نمونە لە جیاتی ئەوەی بچیت سەردانێکیان بکەیت و سەردانیەکە لە ڕووی ئەوە بێ کە مردووەکە نەخەیتەوە بیریان بەڵام لە ڕووی تۆ تەعزیە تازاکەیتەوە و دانیشی باسی مردووەکە بکەیەوە پێم وا بێ هەم گوناحبارە بێ هەم تەعزیە سێ ڕۆژ لەو ماڵە زیینەوەکەیتەوە لە کاتێکە گوناحە پێم وا بێ جایز حاڵەتێکی دیکە دەبینین هەندێک لە مناڵان یاری ئاگرین بەکاردێت تا چەند گرنگە دایکان و باوکان سبەین و ڕۆژانی دواتری جەژن ئاگاداری مناڵەکانیان بن ئەو یاری ئاگرینانە بەکارڕێنن چاودێریان بکەن هەم بۆ سەلامەتی منداڵی خۆیان هەم بۆ چواردەورەکەشە وڵا بەداخەوە یعنی بۆتە نەریتێک لە ڕۆژانی جەژنە ئەم یاری ئاگرینانە هەموو مناڵێک یعنی دایکان و باوکان وایان لێ هاتووە لە بەیانی ئەو یاری ئاگرینانە بۆ نمونە ئاگیان لە مناڵیان نییە ئەیکڕن و بەڵام ئاگیان لێیان نییە ئەڵێن چی وڵات جەژنەکەی ناکە خۆی بەعکسەوە تۆ مناڵ نازانێت تۆ ئەو یاری ئاگرینانە پێم وایە مناڵ نییەوە لە کاتێکی خۆش نازانێت چۆنیش بەکاری آخر چۆنیەتی بەکارێنانی نازانن یعنی من خۆم بینیومە جاری وا هەبووە بە یەکشانەوە ناوە گرتویانە لە یەکترەوە بۆ چاو بۆ هەموو شتە خراپە بۆ من لەگەڕێکی ئێمە من خەڵکی ئێرانیم بەس لێراژی خەڵکی ئێرانم نا دەمێکە لێرەم ڕۆژەڵات بەڵێ خەڵکی ڕۆژەڵاتم جەژنی ئێرە خۆشە جەژنی ڕۆژ ئێرە خۆش ئێرە خۆش ئێرە خۆش خۆشەکەی لە چی داری وڵای خۆشەکەی وەسە خەڵکەچی سەردانی خەڵکەکات بەس لە ئێران هیچ شتیوان نەماوە لەوێ کەمتر بۆتەوە بەس چی سەردانی براوە خۆشک و کەس و کارە نزیکانەکەن و تاوە ئەو سەردانیکردنە یەکتری پێخۆشت بۆ لێرانی پێت خۆش ئاوا خەڵک دەشن بۆ لای ئێرە خۆشە بەڵێ یارە وڵا ئێرە خۆش لەزەتێکی بۆ تۆ چ خۆش خۆشە جەژنە لە مناڵی وافەی من جەژنەرەوانەیە خۆشە سەردان یەکتراکەین نەچی ناو گەڕەکانە گەڕین ئەوانە پێ خۆشە قەدیم جاران علاقی کۆمەڵایەتی و سەردانکردن زیاتر نەبوو لە ئێستا طبعا ئەوڵا ئێستا هۆکار چی ئاوا کاڵ بۆتەوە ئاوا کەس بوو ژیان قورس بوو لە بەرەوەس ژیان قورس بووەوەی داڕواز حاڵەتێکمانەیە لە کوردەواری پێ دەڵێن نۆ جەژنە کە کەسێک خۆشەویستێکی لەدەستەدا کۆچی دوایەکە لە یەکەم پرسەی یەکەم جەژنی لەدەستدانیەوە تۆ تازەیەکاتەوە ئەم تازەکردنەوەی جەژنە ئەم جۆرە کلتورە ینی جۆرە لە جۆرەکان تێکدانی جەژنەکە نییە خەمبارکردنی کەس و کارەکەی خۆ بەێ وڵا باسی لە ڕسم و ڕسوماتی لە کۆنەوە هەیە بەسەرە وڵاروان پێت باش نییە ئەو شتەواز لێبێنی لە جاتیەوە دوعایەکی خێری بۆ ئای تەبان هەردووای خێرەکە باشترە ئارە وڵا حاڵەتێکی دیکە دەبینین یاری ئاگرین ئەو یاری ئاگرێنەی کە منداڵ بەکارهێنێ لە جەژنا زۆرە بن ئەمەش مەترسی بۆ مناڵەکە خۆی بۆ چواردەورەکەشی دروستەکە بێزارەکە تا چەند گرنگە دایکان و باوکان ئاگاداری منداڵەکانیان من لە جەژنا لەم چوار ڕۆژە بۆی مناڵی خۆی سەلام وڵایی زۆر گرنگە جەژنی ڕەمەزان و من کوڕەکەم شتکەوتە چاوی ئەیتر ئەم جەژە نەمە بارە وڵا یاری ئاگیر ئەم جەژە نەمهێڵا ئاینام وێرە لەبەرەوە ناو کۆڵاناوی یاریگای نام وێرە بەداخەوە تووشی مەترسی ئارێ وڵا زۆر نەواز ترسا و جاگیری کیشی بە دایکان و باوکان ئەڵێ بۆی چاودێری مناڵەکانیان بکەن ئەو مەترسیە دروست نەکەن وڵای بێ زۆر ئاگایان لە مناڵەکانێ مناڵ بەگوێی کەس ناکە ئەبێ زۆر ئاگایانێ جەژنی ئێستا چۆن دەباشە چۆن جەژنەکە نایەوە وڵا جەژنی جاران باشتر بوو چونکە هەمومان ئەڕۆین بۆ ماڵی خزم و کاران و لە لای دایک و باوکمان ئەڕۆشتین لەورەتە جەماعمانە کرد لەگەڵبوونەوە جەماعەتێ خۆش بوو ئەکید زۆر خۆش بوو زۆر خۆش بوو ئێستا ئەو سەرداری نابینین بەڵام بەس بە تەلەفۆن هەواڵ یەکتریە برسین تەلەفۆنەکە شوێنیەوە گرێتەوە نا بەخوا شوێنی ناگرێتەوە ئەکید وەکۆ نییە برام بدونم خۆشکم بدونم لەگەڵیانە قسە بکەم لەگەڵیانە دانیشم وەکەوە نییە بەس دەنگیانەش نەفەم کە دانیشی لەگەڵیانە بەجەستە خۆشەویستیە گۆڕ ئەکید ئەوە باشترە حاڵەتێکمانەیە لە ناو کوردەواری کە کەسێک کاتێک کەسێکی خۆشەویستی لەدەستەدا لە یەکەم جەژنی دوای لە دەستدانی تازیەکەی بۆ داهانێتەوە جارێکی دیکە پێی دەڵێن نۆ جەژنە
ئەم حاڵەتە تێکدانی جەژنەکە نییە شتێکی ناباش نیە دەبینی نا بالعکس جاران هەبووم شتە بەس ئێستا لەبەر کۆرۆنا ئەو شتێشە نەما یعنی پرسە نەما بەجەژن باشە لە جەژنا دەبینین هەندێک لە مناڵان یاری ئاگرینیان پێ تەقەمەنیان پێ تا چەند گرنگە دایکان و بکەن چاودێری منداڵ بکەن بۆی مەترسی لەسەر منداڵەکەی خۆیان دروست نە بەڵێ ئەوە زۆر شتێکی ناخۆشە ئەوەی کە بەکاری هێنن منداڵی خۆیان تووشی مەترسی ئەکید نەبەس بۆ خۆیان و خەڵکیشە مەترسن زۆر مناڵ ئەترسێ لەو دەنگە بێزە خەڵکی چواردەوریشی بێزارە ئەکید لە خانەقینا عشایرەکە طبع عشایرەکە زیاترە بۆمان خۆمان عشایرین هاموشۆمان هەر هەیە ڕەحمەگە هەر هەیە لەناو عشایر ئامۆژۆی و سەردانی یەکتر زیاترە طبعا تا بچیتە ناو شارستانی وە ڕەحمە شەفاعەت نامێنێ باوک هەواڵ مناڵ هەواڵ باوک ناپرسێ یعنی ئەبێەوە دینداریش هەر لە ناو عشایر و ئەوانەی دەرەوەی شارەکان بەخۆی ڕۆ هەرچی لادێ خۆمانە هەردێک 5-6 مزگەوتی تایە لە ناو شارەکانە مزگەوتی تایە بەڵام هەر کەس ناچێت جۆڵە ڕەحمەگە نەماوە ڕەحمەگەی ساتە کابرا قسەی لەگەڵاکەی ئەڵێ هینم هەیە پەیوەندیم هەیە لە مۆبایلەکە پەیوەندی پێەکەم ئیتر احتیاجی چیەکە ئەو مۆبایل و پەیوەندی هیچ شوێنی ئەوە ناگرێتەوە خۆ ناگرێ ئەخە من لەگەڵ تۆیان یەکتری ببینین و باوش بکەن یەکتریا لەکوێ مۆبایلی ڕسمێک ببینم چۆنوێ قەینا قسەیەکەیت لەگەڵێکە بەڵام لەگەڵ یەکتریا ببینین ڕەحمەگە زۆرترە بێت باشە لە جەژن چ شتێک هەیەت ببینیت یعنی ناخۆش بێ بەلاتەوە بێزارت بکات لە جژنان والله هیچ بێزاری نییە بێزاری چی منە هەندێکی دەبینین منداڵەکەی ئاگا لێ نییە تەخەمەنی پێ یاری ئاگرینی پێ ئەمە هەم خەڵک بێزار دەکات ئەوە هەر تەواو بێزار دەکات مەترسی بۆ مناڵەکەش طبعا مەترسی بۆ مناڵەکە دای ناوچاویا چیەکە هەزار ڕوودا بووەوە ڕووی داوە یعنی ئەوە نییە بڵێ ڕووی نەداوە جژنەکەشی لە خۆیان تێکەچێ و لە گەڕەکە ئارێ وەڵا لە هەمووی تێکەچێت بەڵام شتەکە هەرچی نەماوە حمیەت نەماوە خزمایەتی نەماوە ئێستا ئێوە جەناب دووتر لە خانەقی نیشدانشن و لە سلێمانیش کە بۆ نمونە سبەینی لە سلێمانی دەبێننەوە وەکو خانەقین تۆ سەردانی دەرودراوسەکان ناکەی ناچێت چۆن ئەوەی پرسەی بوێت نەچوومە بۆ پرسیان ئەبێ لە ڕۆژ جەژنا بچم بیان بینم یعنی شتەکە سەرخۆشی لەکەی خۆ چی بۆکەی هەر کابرا دڵی پێخۆشە بێ هەرچەند نەخۆشین کۆرۆنەکە بڵاوبووەتەوە پرسە نییە بەڵام خۆ کابرا نابێن نەچێتە مل خزم خۆیان یعنی من کابرا خزمم بێ هەرچەندێ نەخۆش بێ هەرە بێ بڕۆم دڵدانەوەیە دەیت ینی ئەو دڵیان پێی خۆشەویاتی بەرزەکەی کاکە ئەوە تا کابرا تەمەشاکەی فەقیر حاڵە بڕۆ هەر سەرێکی لێ بدە خۆشە یارمەتیەکی بکە بدە خەرجیە بدە دەست مناڵەکانی و دڵی پێخۆشەوە کاکە خۆلات نابیبی جگە لەوە ئێستا جژنی قوربانە خەڵک قوربانی دەکات لەو قوربانیە بەشی دەرودراوسێ دەبات کەس و کار دەدا فەقیر قوربانیە لە شارە هەر تەواو نییە دێتە دەوڵەمەندەکانی خۆن کاکە بدرێتە فەقیر وەڵڵا بیدرێتە فەقیر و هەژار منە خۆم لە ناخۆمە ئەوەیە شتێ بکەم خێرێ بکەم بە دزیوە یەکەم نایڵمە ئاشکرا بێت دومی جا قوربانی تۆ تەوزیعەکەی تەبان دەراوسیانگی هەمویان دەوڵەمەنن بە تایبەت ئەگە لە شوێنەکە بنیشی خۆت منتەقەت ڕاقی حەدمە هەمویان دەوڵەمەنن ئەی چ خێرێکت پێگە ئەوە لە ڕووی دینشەوە دروستەکە بە دراوسێکی بدەیت بەڵام دەبێت بۆ فەقیریشی ئەوەلجار بۆ خزم خۆت ئەوەی دەستیشی ناچێ یارمەتی بدەیت دومینجا ئەوە حسەی خۆتە شەرعیە حسەی خۆت و خزمانت دوایی مینە بکە خۆت فەقیر و فقەرا زۆرە ڕاستی وەکو جاران نەماوە بڵێ هات و چوو ئەم شانە بە بەنیام سۆشیال میدیام فەیسبوک و ئینستام شتانە وەکو جاران نەماوە هەمووی لە ڕێەوە پیرۆزبایی لەکتریەکەن ئەژنە هات و چۆ نەماوە لە ڕێی پیرۆزبایی نامە و سۆشیال میدیا و تام و لەزەتەی نییە کە بچین نەخێر وەکو جاران نییە جاران چاویان بێکتر دەکەوت و جەژنە پیرۆزە ئەوی کە دڵی لە یەکتری یعنی هەموو شتێکیان جاران خۆشتر بوو شتێکە بۆ من بیرمە گەورەکان لە جەژنا ئەگەر بیان بینایە دوو کوڕ یان دوو کژ یان دوو کەس دەنگیان بەیەکەوە بە ئەوان بە زۆریان هێنانایەگرن بە یەکتری ئاشتیانەکردنەوە بەڵام ئێستا مەکەمە بی شتێکی ئاساییە هەنی کەس بی لە دنیا ناکاتەوە یعنی هەموو کەس ئاگەی لە ژیان و مەسلحەتی خۆی و هەموو باشتر نییە گەورەکانی ئێستا ئەو کارە دووبارە بکەنەوە ئەگەر دوو کوڕ دەبینن ینی لەیەک عاجز بوون بیان ئەوان بە زۆر ئاشتیان بکەن و دەستیان ئەوان لەوان خراپترن
ئەوان لەوان خراپترن هەمووی مەسلحەتی خۆیەوێت هیچ تر نییە باشە چۆن بکەین لە دەردی کەسیش نییە چۆنم علاقە کۆمەڵایەتیە بە هێزەی جاران هەمووان بوو تازی بکەین ینی هەر یەکەمە لە ئاستی خۆمە سەر سبەی نەجەنابەت چی ئەەکەی بۆی جۆرە لە جۆرەکان هەرکی سەرشانی خۆ وەکو سیلێ ڕەحم جێبەجێ من وەکو خۆم جێبەجێکەم بەڵامەکە ئینسانەکەی بەرامبەرم پێی نەزانێت وەگەر مەسلحەتی لەگەڵما یعنی دائما لەگەڵمان نەبێت شتانە خۆشە یعنی کەسێکی وا بیرەکەی تۆ کە خراپی یعنی زۆر قوربانی ماوە شتم مام شتانە بەڵام کەسەکە پێی نازانێت ینی لەگەڵ ڕێزمە ینی بە ئینسانێکی نەفام تەزانێت ئەوەیە کاتێک کە تۆ دەچی بۆ لای کەسێ بێت بێتەوە بەلایزانە فەقیر ئیشە پێێتی مەسلحەت و ئیشە پێێت هیچی تر نییە وەکو جارانی ئەو کە بڵێ تاوەمە ئەم ئینسانە بەخۆیان چۆتەوە یان حەزەکە لەگەڵ تا ئێستا خەڵک کەندێک دڵی لە یەکتری پاک نییە شتێک نە بەنای دڵپاچی بێت حاڵەتێکمانەیە لە جەژنان دەبینین هەندێ ماڵ پرسە تازەکەنەوە پێی دەڵێن نۆ جەژنە ئەمەش جۆرێکە لە تێکدانی جەژنەکە لە خۆی و ماڵ و منداڵ تا چەند گرنگە ئێمە واز لەو جۆرە حاڵەتە بینین بۆەوەی جەژنەکە لە خۆمان و ماڵ و منداڵی شتێک ئەو شتێکە ڕێزگرتنە لە باوا پیرانە ماوەتە لە دێر زمانەوە هەیە ینی هەر کەسە ماڵی خۆی بنە ماڵی خۆی پەیوەندی بە خۆی ینی هیچ ڕێ نابڕێگە لە هیچ کەسێکی تر جۆرێک تێکدانی جەژن نییە بە تایبەتی لە منداڵ کە منداڵ زۆر دڵی بە جەژن خۆشە تۆ جارێک کە پرسەکە تازە بکەیت ینی ساڵانەی بێت ئێستا بۆ نمونە کەسێک خۆشەویستێکی لەدەستەدا یەکەم جەژنی دوای لە دەزانی خۆشەویستەکەی بۆ نمونە 6 مانگی بەسەرا تێپەڕ بە دوای 6 مانگ جەژن دێتە پێشەوە دێ جەژنەکە لە جەژنەکە پرسەی بۆ ئەوە شتێکی باشە بەڵام یەکەم جەژن بێت و شتێک ئەمە ینی یەکەم جەژن بێت نابێت ینی ئینسانە دوایەکی خێری بۆ بکە بەتاکی دوایە بەس دوای ئەوە نابێت ینی ئێتتا ئینسانە هەمومانە ڕێنە و شوێنمان مەکانمان هەرە شوێنەیە یەکێ لە خۆشەکانی جەژنەوەیە کە بەیانیان هەڵدەستین بچین بۆ نوێژی جەژن ئەگەڕینەوە خواردنێک لە ماڵەوە خۆین پاشان خزم و دەرودراوسێ و کەس و کار سەدانی یەکتریەکەن ئەمەش هۆکارە بەوەی پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز بکات بەتایبەت لە جەژنی قوربان کە قوربانی تێداکرێت ئەم قوربانیکردنەوە ئاکات خزم و کەس و کار و دەرودراوسێ و خەڵکی هەژار ئیسپادە لەم قوربانیە بکە ئەمەش دیسان دروستکردین پەیوەندیکی بەهێزی کۆمەڵایەتیە لەگەڵ یەکتریا و تازەکردنەوەی سیلە و ڕەحمە بۆیە خەڵکی ئێستا کە بەگشتی ئاوات بە جاران و جەژنی جارانە خوازێت تا مزرۆی ئەو پەیوەندە کۆمەڵایەتی جارانە کە ئەم هۆکارانە لە جەژنا ئەتوانین ئەو پەیوەندیانە جارێکتر تازە بکەینەوە ئێمەش لێرەوە جەژنی قوربان لە هەموو لایەک پیرۆزەکەین ئینشاڵڵا جەژن ببێتە مایە خێر و خۆشی و سەلامەتی بە وڵاتی ئێمە و سەرجەم وڵاتی موسڵمانان دووبارە جەژنتان پیرۆز بێ و پامی ئەم جارمان کۆتایی پێێنا تا بەنامەیەکتر و پامێکتر بەخوای گەورتان دەسپێرم خواتان لەگەڵ